تەنانەت ئەگەر ڕۆژی یەک جگەرەش بچێشیت ئەوە شیانەکان بە شێوەیەکی پەرەزند و زیاد دەبن بۆ مەترسی دووچاربوون بە جەڵتەی دڵ و مێشک. توێژەرانی بەریتانی زیاتر لە 140 لێکۆڵنەوە و هەڵسەنگاندنیان کردووە و گەشتونەتە ئەو دەرەنجامەی کە ڕۆژانە تەنیا یەک جگەرە بچێشیت مەترسی دووچاربوون بە جەڵتەی دڵ بە 50% زیاد دەکات و مەترسی بۆ جەڵتەی مێشک 30% زیاد دەکات بەراورد بەو کەسانەی قەت جگەرەیان نەچێشاوە. سەرڕای ئەوەی کە 50 ساڵی لێکۆڵنەوەکان دەریان خستووە کە جگەرە چێشان دەتوانێت چ زیانێکی هەبێت، بەڵام 1 ملیار کەس لە سەراسەری دنیادا هێشتا جگەرە دەچێشن و ساڵانە 7 ملیۆن کەسیش بە هۆکارەکانی پەیوەست بە توتنەوە گیان لەدەست دەدەن. زۆربەی خەڵک دەست بە جگەرە چێشان دەکەن بەر لەوەی ببنە 21 ساڵ و هەروەها زۆر لیان کە هەرزەکارن دەست پێ دەکەن. ئەوەی ئەم هەنگاوە دەیکات ڕێگاگرتنە لە کەسانی 15 بۆ 17 ساڵان زۆر جاران دەچنە لای هاوڕەکانی کە لە خۆیان گەورەترن، ئەوانەی 18 ساڵن لە دوان ناوەندیدا، بەڵام پێ ناچێت هەڵسوکەوت لەگەڵ ئەو کەسانە بکەن کەوا 19 یان 20 یان 21 ساڵن. تا ئێستا 50 وڵات تەمەنی ئەوانەی جگەرە دەچێشن بەرز کردوێتەوە. چاودێریکردنی تەواوی جگەرە چێشان گرنگە بۆ ئەوەی ئاژانسەکانی تەندروستی بتوانن بەرنامە دابین بکەن بۆ یارمەتیدانی وازهێنان و ڕێگاگرتن لە جگەرە چێشان. ئەو وڵاتانەی جگەرەکێشان تیاندا زۆر دابەزیوە پێدەچێت زۆر هەنگاوی کۆنتڕۆلکردنیان هەبێت. هەندێک لەو هەنگاوانە بریتین لە بەرزکردنەوەی باز لەسەر بەرهەمە توتنیەکان بۆەوەی کڕینیان گرا بێت بە تایبەتی بۆ هەرزەکاران و قەداغکردنی چێشان لە شوێنە گشتی و کارەکاندا، هەروەها بربەندکردنی ڕیکلامی بەرهەمە توتنیەکان. ئێمە ئەوە نازانین تاکە استراتیژیەک هەبێت کە لەوانەی دیکە کاریگەرتر بێت، بەڵام بەگشتی لەگەڵ ڕێبازەکانی کۆنتڕۆلکردنی توتن کەوا لەلایەن ڕێکخراوی کۆمەلگای جیهانی و ڕێکخراوی تەندروستی جیهانیەوە ئەگەر جێبەجێ بکرێن وەک دیارکراوە ئەوە کاریگەر دەبن. سەرڕای دابەزین لە ڕێژەی جگەرە چێشان لە زۆر وڵاتاندا، بەڵام گاکیدۆ ئەوە نابێنێت و کە ژمارەی جگەرە چێشان دابەزی بێت. لەبەر ئەوەی ژمارەی دانیشتوان زیاد دەبن، بەڵام زۆر لەوانەی کە لە ڕاستیدا هەوڵ دەدەن واز بهێنن بە تایبەتی ئەگەر ئامێرەکانی دژە جگەرە چێشان بەکاردەهێنن لە ئاکامدا دەتوانن واز بهێن و مەترسی نەخۆشیەکانی پەیوەست بە توتنەوە کەم بکەنەوە.